سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی بیکەیفۆم کاتتان باش لەگەڵ پەنابەرێکی زۆر بەڕێزم کاکە محەممەد کاک محەممەدەم کاتەوە باش ئەم کاتەی ئێوەش باش ماوەی چەندێکە لە وڵاتی بەریتانیای من ماوەی 5 ساڵە لێرم ساڵی 2020 هاتووم ئەم 5 ساڵە چیت کردووە لە ماوەی ئەم 5 ساڵەدا من نزیکەی 2 ساڵ بێجواب بووم وەڵامم نەبوو لای هۆم ئۆفیس وڵاتی بریتانیا دواتر ئێمەیان نەقڵ کرد گەیاندیان ئێرە بۆ بیرمینگهام پێش وەڵام وەرگرتنەکە من خۆم چوم ناونووسیم کرد لە کۆلێج بۆ فێربوونی کۆلێجی ساوسان سیتی کۆلێج بیرمینگهام لەسەر جادەی سۆهۆرۆدا ناونووسیم کرد لێ وەریان گرتم و دواتریش لە ئینتریت و دەستم بە خوێندن کرد ینی وەریان گرتم لە ئینتریت و مەرحەلەکانە بەباشی بڕیوە ئێستا ئەم ساڵ دوایین قۆناغی خوێندنمە لە کۆلێج ینی 6 وانێکی هەیە 6 قۆناغی هەیە ئەم ساڵ دوایین قۆناغە تاقیکردنەوەکانمان داون چاوەڕوانی وەڵامەکانیانین لە سێیان وەڵامی سێیانم بۆ هاتۆتەوە بیرکاری و ئینگلیزی وەڵامێکم ماوە بووم بێتەوە بۆ پاییزیشەوە خۆم ناونووسی کردووە بۆ ئەوەی لە زانکۆی بیرمینگهام یونیڤرسیتی وەرگیرێم و لەوێ دەست بکەم بە خوێندن یعنی چەند ساڵ بێجواب بووی دانەبڕاوی لە خوێندن ڕۆشتی خوێندوتە و مەرحەلەکانە بەباشی بڕیوە بەڵێ نزیکەی 2 ساڵ بێجواب بووم ینی لە سەردەمی کۆڕۆنادا من هاتم بۆ ئێرە لە ئێمە بارودۆخێکی زۆر ناخۆش بوو ئیش کار و کەسابەت نەبوو دووبارە ئیدارە و ئۆفیس و ئەو شتانە نەبوو نەر لە ماڵەوە بە ئۆنلاین و ئەوانە خۆم بە تابلێتێک لەو شوێنانە دەگەڕم بۆی کە خۆم فێری زمان کەم زمانی ئینگلیزی ئەوانە بۆی چونکی لێرەش بەبێ زمانی ئینگلیزی ناتوانانی ژیان ناڕوا و ناتوانانی تێکەڵی خەڵکی ئەو وڵاتەبی باشە چەند ساڵە جواب وەرگرتووە من ساڵی 2022 جوابم وەرگرت پێشەوەی کە جواب وەرگرم من وەک پێشتر وتم خۆم بۆ کۆلێج ناونووسی کرد چونکە حەزم لێ بوو دەمزانی بەبێ زمان ناتوانانی لەو وڵاتەدا بژی ژیانێکی ئاسایی و نۆرماڵەتە بێت لە ئێستا کە جواب وەرگرتووە هەم ئیشەکەی تو ئەش خوێنی یا بەس خوێندنەکەی خوێن ڕێگی ئیشی لێ نەگرتووی یا چۆن نەخێر خوێندن ڕێگەری نەکردوە لە ئیش و کارەکەی خۆم چونکی من هەم دەش خوێنم هەم کاریش دەکەم 5 ڕۆژ بە تەواوی ئیش دەکەم 2 ڕۆژیش پشوویە لەو 2 ڕۆژاندا من خۆم ئیش دەکەم بڵێن 5 ڕۆژ ئەخوێنی و 2 ڕۆژیش ئیشەکەی بەڵێ 5 ڕۆژ دەخوێنم و 2 ڕۆژ ئیش دەکەم ئەمە تۆ پەیامە چییە بۆ ئەو کوردە بەڕێزانە بۆ بینەرە بەڕێزانە کە لێرە ئەدبینن کەوانەی دانیشتوویان بۆ وڵاتی بەریتانیاەوە پێشتریش لێرە بوون پەیامی من ئەوەیە خۆیان پێبگەێنن پێشدا بێن بەشداری بکەن لە کۆرسەکاندا بچن بۆ کۆلێج بۆ خوێندن چونکی لێرە ئاسانکاری زۆر دەکرێت وڵاتی بریتانیا ئاسانکاری زۆر بۆ ئەو کەسانە دەکات بە تایبەتی بۆ پەنابەر بێن بخوێنن چونکی لێرە کۆرس هەیە خول هەیە بە خۆڕاییە پارەی نادەیت هەمووی لە عایدی دەوڵەتە حکوومەتە بۆی بتوانن تێکەڵی خەڵکی ئێرە بتوانن مەسەلەن لە ئیدارەکان بۆ نمونە لە ئیدارەکان بتوان کاروباری ئاسایی خۆیان ڕاپەڕێنن زۆر سپاس کۆتایداچمانە ماڕێز و خۆشویستی مامۆتۆ هیوادانی سەرکەوتوبی چاوی تۆشماز دەکەم زۆر سپاس ئێوە سەرکەوتوو بن سپاسەکەین دانیشن بەخۆشی کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا BK4